فستیڤالە هەتا کوێساکە پێنجەم فستیڤاڵی منە پێنجەم فستیڤالە کە بەتەنیا با بڵێن سەر بەخۆی بێت و سەر بە ئیشی خۆم بەتەنیا خۆم بم. فستیڤالەکەمان ماوەی 5 ڕۆژ بەردەوامە. پێمان ناومان لێنا فستیڤاڵی پاییز لەبەرەوەی لە وەرزی پاییزە سەرەتای پاییزە پێم باش بوو لە سەرەتای پاییزە چالاکیەکمان هەبێت بۆ ناوەیە. کاری دەستی خواردن و خواردنەوەی هەمە جۆر ئیتر زینە و ئیشی جوانی و ئەم شتانێت زۆر بابەتی یعنی ڕۆژانەی پێداویستی ڕۆژانەی تێدایە و لێرەش ئەماش جێکم لەوایە کە ئەم بازاڕانە حەزەکەم داینێم ئەم فستیڤاڵانە نای لێ بنێ هەلێکی کار بۆ گەنجان زۆری گەنجانی کۆ کردوێتەوە لێرە ئەتوانن کاڵاکانی خۆیان ساغ بکەنەوانێ و لێرە بیکەنە فرۆشیاری بیفرۆشن و بەرهەمی زیاتر بکەنە بازاڕەوە. بازاڕی سەربەخۆمان نییە بەس تەنها لە ڕێگەی ئەم فستیڤاڵ و بازاڕانەوە ئەتوانن کاڵاکانمان ساغکەینەوانێ. ئێمە لە شاری جوانڕۆ هاتوین بە ڕبەهەنار و هەنگوێن و ڕۆنی کوردی و ئەو شتانە بەشداریمان کردووە و شتەکانیشمان بە سەرێکی خواری بازاڕ یا سەرێکی گونجاو ئەتوانیم لێرە بیفرۆشین. داواکاریم کە خەڵکەکەش بیان و سەردانی شوێنەکە بکەن و هەم بۆ ئێمە استفادەی تیاوێ هەم بۆ ئەوانیشی تیاوێ کەلوپەلەکەمان هەمویان شتی خۆماڵیە ینی وەکو هەنگوێن و ڕۆنی کوردی و ڕبەهەنار و ئەو شتانەیە.